تەرمی 16 کۆچبەری کورد گەڕێنرانەوە هەرێمی کوردستان. زیان لێکەوتوانی لاپاوەکەی هەولێر باز لە بەدەنگەوە نەهاتن و هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەتەوە دەکەن. ئەگەرەکانی ڕێکەوتنی بارزانی لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی شیعە بەهێزتر دەبێت. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دوای دووجار دواکەوتن سەرنجام بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە تەرمی 16 کۆچبەری کورد کە لە کەناراوەکانی نۆکەندی ئینگلیز بەهۆی ژەرئاوکەوتنی بەلەمەکانەوە خنکان گەڕێنرانەوە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر کە سوکارەکانیان تەرمەکانیان وەرگرتنەوە. بەپێی زانیاریەکان ئەو کۆچبەرانە هەشتیان خەڵکی دەڤەری ڕاپەڕین و خەڵکی دەربەندی خانن، چواریشان خەڵکی هەولێر و یەکێکی تریشیان خەڵکی سۆران و دوو کۆچبەری دیکەش خەڵکی ناوچەکانی دیکان. بەشێک لە کەسوکاری ئەو کۆچبەرانە بەهۆی ئەوەی پێشتر دڵنیاییان لە خنکانی کەسە نزیکەکانیان وەرگرتووە پرسیان بۆ داناون و بەڵام ئەمڕۆ تەرمەکانیان بە خاک سپاردن. بەشێکیشیان ئەمڕۆ دوای بە خاک سپاردنی تەرمەکانیان پرسیان بۆ داناون. لە ماوەی ڕابردوودا بەلەمێکی کۆچبەران بە 33 کەسەوە کە زۆرینەیان کورد بوون لە نۆکەندی ئینگلیز لە نێوان بەریتانیا و فەڕەنسا ژێرئاو کەوت و زۆرینەیان خنکان. هەر لە چەند ڕۆژی ڕابردوو سێ بەلەمی تری کۆچبەران لە ڕێگەکانی هەوڵدان بۆ گەشتنە ئەوروپا ژێرئاوکەوتون و چەندین کۆچبەری تر گیانیان لەدەستداوە. دوای شەپۆلێکی بارانبارین و دروستبوونی لاپاو لە چەنگەڕێکێکی شاری هەولێر کە زەرەر و زیانێکی زۆری لێکەوتەوە و 12 هاوڵاتیش بەهۆیەوە گیانە لەدەستدا کە تا ئێستاش تەرمی دوانیان نەدۆزراوەتەوە. دوای ئەو ڕووداوە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنێکی دروست کرد بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوان. بەڵام دانیشتوانی ئەو گەڕەکانە دەڵێن جگەل لە هەندێک ڕێکخراو کە ئەوانیش بە هەندێک پێداویستی هیچ هاوکاریەکمان لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێ نەدراوە. یەکێک لەو هاوڵاتیانە دەڵێت زیانی هەرێکێک لەو ماڵانە بە زیاتر لە $10,000 مەزەندە دەکرێت و بەڵام هیچ هاوکاریەک لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێمان نەدراوە. ئەشیان بەخوای نوین یەک یاتاقی کوڕەکەم ئەوها جایر لە سەبای نووسم مابوو کانتۆڕش هەموو فڕەدرا هەموو شۆفەرباری کرد لە تەلەڤیزۆنی لە فڕنی لە جێزچکارەبایی دوو سیارەشمان ناو ئاە بەخوای ئی کوڕەکەشم لە شەریکە سایاق بوو ئیش لە ناو ئاە بوو سایاق بوو هەمووی ئەوە ناوا دوو سیارە لە سناعە دوو تەکسی بەخوای وا لە دیار تەکسی بەخۆی وا لێ لە سناعە بەس ناو نووسیم هیچ کە نەبوو سەردان نەکرد خێر بە هیچ شێوێک هیچ شێوێک دوای ئەو دەڕژواتێ دەپەڕی کەس نەهاتوە قڕب کەس ڕوو باشی لێ منەی نییە الحەمدولله شکر. ماڵەکە و سیارەکەم مەستنە من کاشیشم کە تقریبا 4-5 سانتیم غرفەی نۆمشم. سیارەکەشم ڕۆی داواکاری چیە؟ وڵای داواکارم چیە هەرە منی مەڕاستیکە یعنی من هیوادارم حکوومەت ئەوانەی کە بەرە ئەو زیانێک کەتنیە بەڕاستی چاوەچی پێدابخشیتەوە. یعنی بەڕاستی زیانەکە زۆرە ینی برێ نییە برێن بەداوەرەقی و پازەوەرەقی بەڕاستی حەلبیت نمۆزە. من لەوانی حسابی خۆم کردوانێ لەبن دەفتەرەشی زیاتر دەڕوا مێژگە لە سیاری باشە ئەم ساری حساب کەم لەوانەیە بڕواتن لە دوو دەفتەری بەجددی. ڕاوێژکارێکی سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێت یەکێتی و پارتی گەیشتونەتە لێک تێگەشتنی هاوبەش لەسەر ئەوەی بە یەک بەرنامە بچنە گفتوگۆکانی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق. دڵشاد شەهاب ڕاوێژکاری سەرۆکی هەرێمی کوردستان بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چەند کۆبوونەوەیە لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکان ئەنجامدرا. دەژڵێت لە کۆتا کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەردوو لە گەیشتونەتە لێک تێگەشتنێکی نوێ سەبارەت بەوەی بە یەک بەرنامەوە بەشداری گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت بکات. دوای سەردانەکەی چەند ڕۆژی ڕابردووی نووری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بۆ هەولێر و دیدار و کۆبوونەوەی لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەشێک لە بەرپرسانی ناو چوارچەوەی هەماهەنگی شیعەکان باز لەوە دەکەن کە تێڕوانینی پارتی لەبارەی پێکێنانی حکوومەتەوە لەوانەوە نزیکە. بە گوێرەی پێگەی معلومات دڵشاد شعبان پەرلەمانتاری پێشووی پارتی لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوە کردووە کە پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حیزبی داعوا پەیوەندیەکی مێژوویە و بۆ سەردەمی پێش ڕووخانی ڕژەمی بەعەز دەگەڕێتەوە. جەختیشی کردوێتەوە کە پارتی متمانی بە مامەڵەکردن لەگەڵ هێزەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی شیعەکان هەیە، بەڵام گوێ لە هێزە سیاسیەکانی تریش دەگرێت بۆ ئەوەی بزانێت هاوپەیمانی لەگەڵ کێدا دەکات. هۆشداریەکەی وەزیری دارایی عێراق بەوەی ڕەنگە دوای 10 ساڵی تر و لە دوای هەرەسێنانی نرخەکانی نەوت وەک تاکە سەرچاوەی داهاتی وڵات
حکوومەتی عێراق ناچار بێت بەشێک لە فەرمانبەرەکانی ڕەوانەی ماڵەوە بکاتەوە. ئەوە لەناو هاوڵاتیانی عێراقدا وەک زەنگێکی مەترسی لەسەر ئایندەی فەرمانبەرانی عێراق هەژمار کراوە. لەو بارەیەوە سەلاح نووری بەڕێوەبەری پێشووی چاودێری دارایی عێراق لە لێدوانێکی ڕۆژنەمەوەییدا ڕێگەیاندووە ئەرکی حکوومەتەکانە چارەسەری پێویست بۆ گرفتەکانی وڵات بدۆزنەوە و بارپرسی زیاتر نەخەنە سەرشانی هاوڵاتیان. ئەوەی وەزیری دارایی ئاماژەی پێکردووە دیاریکردنی گرفتەکەیە بێ ئەوەی هیچ چارەسەرێک بخاتە ڕوو لە کاتێکدا چارەسەرەکان لە عێراقدا دەدۆزرێنەوە. ئاماژەی بۆ کردووە کە ئەو ئاڵنگاریانی وەزیری دارایی لەبارەی ئابووری عێراق و مەترسی لەسەر دەرکردنی بەشێک لە فەرمانبەران باسی لێوە کردووە ڕاستن. بەتایبەت لە ماوەی ڕابردوودا سندوقی نەختی نێودەوڵەتی بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەو پرسەی وروژاندە بوو داوای کەمکردنەوەی ژمارەی فەرمانبەرانی کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.